ماڵمە لە دانیشتوی عربەتم ڕۆژانە بەڕاستی من کەمتر ئێمە ئێرە بەس زیاتر گەنجەکانمان سەردانی ئێرەکەن و شوێنێکی با بڵێن شوێنێکی سیاحی خۆشە بەس هیوادارین حکوومەت ئاوڕێکی لێباتەوە بەس ئەم شوێنانە بەڕاستی ئەگەر ئاوڕێکی لێ بدرێتەوە و سەیرانگایەکی خۆشی لێت بەڕاستی حکوومەت لەم شتانە کەمتر خەمەوەکو هاوکاریەکی گەنجانیان با بڵێن خزمەتگوزاریەک شتێک بۆ ئێرە هیچ شتێکی لێ نێوەکو پێداویستی وەکو خزمەتگوزاری ئەگەنە ئاوێکی خۆشە و شوێنێکی خۆشە و ڕۆژانە خەڵک زۆر بەتایبەتی گەنجەکان سەردانی ئێراکەن حەد بەڕاستی هەتا نەشتە ناو ئاوەکە نازانی تام و چێشی چۆنە زۆر لەگەڵ دەرەوە فەرقی ئاوەکەی زۆر ساردا باوەڕەکەی من خۆم چوم دەدەقەیە خۆمتیان نەگرتووە ئەوە لە سارد بووە ئاوەکە براگیان مەلەکردن هەروەکو پێشاوان پێغەمبەر صلی الله علیه و فەرمی سنەتە مەلەکردن حەق وایە هەموو کەسێک هەموو گەنجێک منداڵەکانی فێری مەلە بکە بەڕاستی شتێکی زۆر زەروریە. من وەک دانیشتووەکە شاری هەولێر بۆ سەردانکردنی خزمان دۆستانم هاتمەتە ناحەیە عەربەت بۆ کەشێکی جێوێکی خۆش و شوێنێک هاتینە ئەم بێسان سوورە بەڕاستی شوێنێکی زۆر خۆش و دڵگیرە داواکارم لە حکوومەتی هەرێم حکوومەت کاربەدەستانی شاری سلێمانی ئاوڕێ لەم ناوچەیە بدەنەوە بەڕاستی شوێنێکی زۆر خۆش و دڵگیرە بۆ گەشتیاری بۆ خەڵکی لە ناوچەکانی دەرەوەی کوردستان دێن سەردانی ئەم ناوچانە دەکەن ئەنی بەڕاستی شوێنێکی زۆر خۆش و دڵگیرە بە تایبەتی بۆ پرۆژە بۆ نیشتەجێبوون بۆ سەیرانکەر ئانی بێن ئاوڕێ لەم ناوچە بدەنەوە ئانی بەڕاستی زۆر شوێنێکی زۆر خۆش و دڵگیرانی بەڕاستی من کە هەشکاتی لە هەولێرەوە دێم و حەقیقی دێم سەردانی ئێران ناکەم بۆ جارێ بۆ دوو جارش بێ ئانی دێم کەشێکی شوێنی خۆشی هەیە کە دێم ئەم ناوچەیە ئانی داواکام لە کاربەدەستان خەڵخۆرانی سلێمانی بێن ئاورە لەم ناوچانە دەنە نەک بێساسوچەنەها ناوچەی ترمانێ لە شارەکانی کە بێن ئاورە لەم ناوچانە دەن و زۆر ئاوی کەمی کردووە حەقیقی ئەگەر لە ڕووی ئاوەکەشیوە بڵین وایە کاتەکەی گەرمە دیار و هۆکاری ئەوەشە کە ئاو کەمی کردووە لە ناوچەکە داواکارم کە وەک وتم بێن ئاورە لەم ناوچە دەنەوە وەڵی زۆر جاردیم مەلا ئەەکەم سارە ئەشۆم ئەنی جێ خۆشی وەرەگرین من دانیشتوی عربەتم هاتین بۆ بێ سانسور بۆ جەوێکی خۆش بگۆڕین ئەوەی ڕاستی بێت ڕێژەی بیاوێکەش وای لێ کردووە کە گەنجانێکی کەم ڕوو لە شاری لە گوندی بێ سانسور بکەنەوە داوا لە حکوومەتی شەکەن زیاتر پەرە بە گەشت و گوزار بدات ڕێژەی بێبارانی ژوای لێ کردووە کە ئاوا خەڵکانێکی کەم ڕوو لێرە بکەن من ئەوە ڕاستی بێ لە عربەتەوە هاتووم ڕۆژان هەفتانە ئەوە دوو هەفتە جارێک سێ هەفتە جارێک سەردانی ئێرەکەین وەڵاوی ڕاستی بێ زیاتر بۆ مەلەکردن و بۆ جەو گۆڕینێک و بۆ سیارە شۆرینە ئەیترەوەیە وەڵایی من وەکو خۆم هاوینان ئەو پەڕی زۆر بێم پێنج شەش جار ئەگەر کەمیش بێم تر لەو ماوەشاکەیان تر بەیناوبەینێکی تێکەوێ ناکتر بڵێم زۆریش نایم بۆ ئێرە کە بێم بۆ ئێرە تقریبان چەندێک مەلە بکەمی تر بە پێی کاتە تر جاری وایە چارێکە 20 دقەی تر لەوەنە زیاتر ناتوان مەلە ناکەم وەکو ساردی ساردە بەس وەکو جاران نەماوە ئێرە پار و پێران هاتی تا ئێرە سیر کردا لێ ڕۆی هەرلی ناڕوو مەگەر چۆن هەڵێ بڕۆ بە حاڵ وەڵای ئەگەر چێژی نەبێ ناین بۆ ئێرە بۆ مەلەکردن خۆی هەر بێ لەوە سونەتێکە پێغەمبەر خۆی فەرمووی صلی الله علیه و سلم یەکێ لە شتە سونەتەکان مەلەکردنە دووەم ئەسپ سواریە سێم سوارچاکی ئەو نێ بزانم و زانیاریمە بێ لەسەری وەڵای لەگەڵ ئەو زاوەمانە تێین بۆ ئێرە دایمە تێن بۆ ڕاوماسی بۆ خۆشی تێن بۆ مەلە تێن لە 2-3 مانگ جارێک وەڵا ئاوەکەی سارد چکەم کانیە